بەڵە بەڕێزان ئەمە کاتی هێنانە ژوورەوەی ئاڵاکەیە بۆ نێو باڵەخانی ئەنجومەن یاخود بۆ هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەلایەنە سیاسیەکان سەرجەم لایەنە سیاسیەکان لە کەرکووک ئاڵاکەیان هەڵگرتووە لە پارتی لە یەکێتی لە لایەنەکانی دیکە ئاڵاکەیانە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و نێو هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا لە وەتەی دروستبوونی ئەنجومەنەکە و یەکەمین جارە بە شێوەیەکی فەرمی ئاڵای کوردستان لە پاڵ ئاڵای عێراق دائەنرێت. سەرەڕایەوەی کە ناڕەزایەتیە بوو لە نێو بەشێک لە لایەنە سیاسیەکان لە شاری کەرکووک عەرەب و تورکمانەکان بە تایبەت، بەڵام لە هەمان کاتدا خەڵکێکی زۆر لە پیاوماقۆڵ لە شێخە عەرەبەکان و لە پیاوانی تورکمان هاتنە بەردەم باڵەخانی پارێزگا بۆ پاڵپشتی لەم بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستانە لە شاری کەرکووک لە دام و دەستگا فەرمیەکانی ئاڵای کوردستان هەبووە پێشتر لە زۆربەی شوێنەکان هەبووە، بەڵام بە شێوەیەکی فەرمی لە باڵەخانە و دام و دەستگا فەرمیەکان هەڵ نەکراوە، تەنها ئاڵای عێراق هەبووە، لەوانەیە لەسەر شەقامەکان هەبوو بێت یان لەسەر قەڵای کەرکووک بەر لە چەند ڕۆژێک ئاڵایەکی گەورە هەڵکرا، بەڵام ئەمە چوارچێوەیەکی فەرمی هەیە، ئەمە بە شێوەیەکی فەرمیە و ینی چیدی کەس ناتوانێت بپرسێت کە بۆچی لە نێو باڵەخانەی ئەنجومەن یان لە پارێزگای کەرکووک ئەم ئاڵایە هەڵەدرێت، چونکە بە زۆرینەی دەنگی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاڵاکە بەرز کراوەتەوە، ئاڵاکە هەڵکراوە، ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش گزارش لە دەنگی خەڵکی کەرکووکەکەن و لە خەڵکی شارەکە ئەکەن، بۆیە ئەمە بە شێوەیەکی فەرمی بوو. جارێکی دیکە ئەچمەوە لای هیوا حسامەدین پەیامنێری ڕوودا و لە کەرکووکەوە ئامادە کاریەکرێت و کارەکرێت بۆی کە